دلی ڕەشت زۆرە دەزانم، لە کراسێکت لە کەوایەکت پارچەیە قوماشی ڕەشم بۆ هەڵگرە. ئێمە کاتی خۆی خاوەنی سامانێکی زۆر بووین لە ڕەش. دایکم کە مرد عەبایەک و چارۆکەیەکی ڕەشی بوو بەجێهێشتین. هەمووی من بە هەدەرمدا، بە دزی خوشک و براکانمەوە هەر ڕۆژەی پارچەیەکم دەبرد. بیستوو بووم کە ڕەش خەم هەڵدەمژێ و نایداتەوە، بەو هۆیەوە پارچەیەکم دەنایە بەرپشتێنی هەر پیرەمێردێک کە بمزانی با لە شەڕێکدا تەرمی کوڕەکەی گەڕاوەتەوە. پارچەیەکم وەکو نیشانەی کاپتن لە قۆڵی ئەو منداڵە ئێزی دێبەست کە بەو سەرمایە بە فانیلەیەشی هەڵبژاردەی فەڕەنساوە لە قوڕاوی کەمپێکدا خوشکە بچووکەکەی لە کۆڵ کردبوو. هەر ژنێک پرچی سپی ببا پارچەیەکم لە نێو چەوانی دەبەست و گەنج دەبەوە، قژی دەبریسکایەوە. لە دوایین پارچە لافتەیەکی بچووکم بۆ ئەو ساوایە پێنووسی کە لە بەردەرگای ماڵێکدا فرێدرا بوو. عەبا و چارۆکەم تەواو کرد. ئێستا لە باشیم نییە بە خاوەن پرسە و عاشقەکان دەڵێم بەرگە بگرن، ئەمە سونەتی ژیانە، کەچی خۆم بەرگە ناگرم و بەم نزیکانە بێتۆی دەمکوژێ کە مردیشم بۆ سەر چوارچێوەی وێنەکەم لە کراسێکت لە کەوایەکت پارچەیە قوماشی ڕەشم بۆ هەڵگرا. پارچەیەکی بچووک هێندەی ناولەپی ئەو ساوایەی فرێدرا، وەک من و تۆ کە بۆ یەک نەبووین و هەر یەکەمان لە بەردەرگای ماڵێکدا فرێدرا. کاک تەڵات بەخێر بێەوە، دەستت خۆش و قامەت ڕەنگین بۆ ئەو شارە جوانە. کاک تەڵات زۆربەی شارە گەورەکان لە ئازار و مەینەتیەوە دروست بوونە. پێتان وایە خۆشی و ئارامی شعری گەورە دروست ناکات، ئەبێ شعری گەورە تەنیا لە دڵتەنجی و لە ناخۆشیدا دروست ببێت؟ دەکرێت لە طبعا لە خۆشییا دروست بێ، بە تایبەتی زیاتر هونەر لە خۆشییا دروستەوی. یعنی ئەگەر سەیری حتا تەنانەت مێژووی کولتوری کوردی بکەین دەبین زیاتر گۆرانی بۆ بەشە خۆشیەکەیە. و ئەوە مناسبەی ئەوەشە تێبینیەک دەم لەسەر ئەدەب و هونەری کوردی. دەبینین هونەری کوردی هونەرشی ئاهەنگ ئامێزە، هونەرێکی احتیفالیە، فیستیڤاڵی خۆشیە. زۆر جاران کە دەبینی هونەری کوردی بەهۆی شعری تازەی کوردیەوە، شعری تازەی کوردی تەوزیف دەکا و دەکاتە گۆرانی، دەبینی هونەرەکەش ئەو خەمۆچە دایدەگرێت کە ئەدەبەکە هەیەی. یعنی ئەو کاتە هونەرەکەی ئێمە لە هەفتاکانەوە، یعنی حتا سرودمان، حتا گۆرانی نیشتیمانمان، گۆرانی با بڵێن خۆشەویستیمان کە تێکستی تازەی کوردی بەکاردێنن، دەبینی ئەو خەمۆچیە لە ئەدەبەوە دەگوازێتەوە ناو هونەریش. لە ناو گۆرانیش ئێمە هەست بۆ خەمۆچە دەکەین، هەست بۆ هەموو جێهێشتن و شەوگار و تەنیای و فرمێسک و نازانم ئەوانە دەکەین کە ئەمە ینی با بڵێن زەربەیەک بوو لە هونەری کوردی درا بەهۆی شعری تازەی کوردیەوە. هونەری کوردیش لایەنە احتیفالیەکەی، لایەنە ئاهەنگ ئامێزەکەی دەستا. ئەوەی باوە بەڵێ ئێمە مەسەلەن لە ئیلیازە و ئۆدێسەوە بگرە کە هۆمیرۆس با بڵێن یەکەم تێکستی گەورەی بەشەریە، لە نووسرە گەورەکانمانەوە بگرە کە دائیمەن دوای شەڕەکان، دوای ئاژاوەکان، دوای نەهامەتیەکان، باشترین ڕۆمان ئێمە دەزانین دوای جەنگی جیهانی دووەم باشترین نووسەرەکانمان ناسی لە سەدەی بیستەم، و جەنگەکان زۆر جاران ئاراستەیان کردوتەوە بۆ دروستبوونی قوتابخانەی تر. یعنی حتا لە شێوەکاری قوتابخانەی سریالی و دادایی و نهلیستی و ئەو قوتابخانە تازانەی کە با بڵێن هونەری شێوەکاریان، هونەری مۆسیقایان بردە شوێنیشتر لە ڕێگای جەنگەکانەوە بۆ خۆ دەزانی، لە ڕێگای ئەو ماڵوێرانیەوە بوو. ئیتر ئەو ڕۆمانە باشانەی وەکو ئۆلیڤەر تویست و کاژمێری 25 قوستەنتین جۆرجیۆ و ئەوانەی لەسەر شەڕەکان نووسرا لای هیمونگوای کە زۆربەی لەسەر شەڕ نووسرایە خۆ دەزانی. ڕۆمانە باشەکان یان ئەوانەی
حتا تۆماسێرنس ئالیۆت و عزرا پاوەند و هەموو نوێگەریەکان ئەو کاتە دێکە نەهامەتێک هەیە کە باڵێن وەرچەرخانێک هەیە لە نەهامەتی شڕێکی گەورە هەیە. من بیرمان نەچێ تەنانەت زۆر جاران کۆمەڵناسی گەورەش دوای یعنی یەشی شۆک و مخەلدون دوای نەهامەتی دێ ینی بەڵێ ئینسان ئازار و مەینەت و ئەوانە مادەیەکی چەوری ئەدەبیات و هونەر و ئەوانەیە بۆ خۆشیش گوتراوە بەڵام وەکو گوتم زیاتر هونەری گۆرانی هونەری هەرچەندە کورد ئەوەندە نەکبەتە ینی ئەوەندە نەهامەتی دیوە زۆر جاران گۆرانیشی لە ڕێگەی لاوک و لە ڕێگەی هۆرە و لە ڕێگەی ئای و ئەوانەوە دەچێتە ناو ئەو خەمۆشیەی یعنی ئەوەی مەسەلەن لە گرمیاندا هەیە ئەو با بڵێن خورشیدی و قەتار و ئەڵاوەیسی و ئای و هەموو ئەو هۆرانەی کە دەیان ناسین یان حتا یارسانەکان ببینە ینی منازات و پاڕانەوەیان و حتا خواپەلیستیشان بۆتە بەشێک لە ینی لە تەرجەمەکردنی یان وەرجێڕانی ئەو نەهامەتیە. کاک تەڵات هەندێک جار پێشتریش باسمان کرد ئەو شاعرەی کە پێی دەڵێن تەنز جۆرێک لە کۆمیدیای تێدایە ینی مەرجنیە هەموو جار بۆ ناخۆشی نووسرابی هەندێک جار لە بۆ کاتی خۆشیش نووسراوە و چێژبەخشش بە بەڵام هیچ لەو تێکستانە من نەمدیوە یان کتێبێکم نەدیوە تەنز بێ و تۆپ بێتن یان زۆر ناوبانگی دەرکرد بێتن بۆیە ئەو پرسیارم کردی ینی بۆ تەنیا تراژیدیا دەبنە تێکستی گەورە و ئەوانەی تر نابنە تێکستی زۆر گەورە و خەڵک باسییان ناکات دەبەرەوەی پرسیارەکانی ئینسان با بڵێن ئینسان لە خۆشیە پرسیار ناکات لە ناخۆشیە پرسیار دەکات خۆ دەزانی ینی لە خۆشیە ئینجویەکە ئیستیمتاعەکە لەزەتە بینی بەڵام لە نەهامەتیە پرسیارەکە زۆر جارانیش ئەدەب و هونەر خۆدزانی بەرهەمی پرسیارن بەرهەمی وەڵام نینە بەرهەمی ترسە بەرهەمی لێکدانەوەیە بەرهەمی نادیاری ئاسۆی داهاتووە دوای مردن دوای پیربوون دوای نەخۆشی دوای جەنگ دوای هەتیوبوون دوای بێوەژن کەوتن هەمیشە با بڵێن خۆشیەکان ئێمە زۆر زووتی لە پڕی و پرسیار ناکەین بۆ خۆشیە و ڕەنگە نەشزانین خۆشیە تا نەگەین هامەتیەک دواتر بیرەکەیەوە ئەو خۆشی و چونکە ئینسان لە حاڵەتی خۆشیە زۆر ناپڕژێتە سەر با بڵێن بیرکردنەوە و لێکدانەوە ئەوەندەی ئیستیمتاعی پێوە دەکات زۆر پێویستی بە مامۆستا و ئامۆژگاری و ئەوەش نییە ینی هەر پێویستی بە کۆکردنەوەی کۆڵەگە و بنەمای تێگەیشتن نییە لە خۆشی سپیس و بۆشاییت نییە و کات زیاتر ئینسان لە نەهامەتیە لە ترسا لە دڵڕاوشەیە بە دوای کۆڵەگەی حکمت و کۆڵەگەی وەڵام و یعنی دەوێت پرسیارەکانی جوابداتەوە بەڵام لە خۆشیە ئیتر بە دوای لێکدانەوەی نییە بۆ خۆشیە بەڵام خۆدەزانی لە ناخۆشیە لێکدانەوەی هەیە بۆ ناخۆشیە بۆیە دەبینی هیچ خۆشیەک ناڕزایی نابێتەوە خۆپیشادانی نابێتەوە شۆڕشینی نابێتەوە ئاژاوی نابێتەوە بەڵام ناخۆشیەکان هەمیشە ناڕزایەتی و خۆپیشاندان و شۆڕش و ئەوانەی لێبێتەوە ڕاستە. کاک تەڵات شاعیر بوون نیعمەتە یان نەفرەت ئەو هەموو هەستەوەریەی شاعیرێک هەیەی ژیانی قڕستر نەکردووە با بێگومان لەبەرەوەی ینی فۆکسەکە کە فۆکسی کرد و زوومی کردووەوانە حتا بۆ چاویش یعنی ئەوانەی کە هینەکەن ئەوانەی کە دوورمانەکەن چاویان زووتر زەعیر دەبێت لەوانەی کە دوورمان ناکەن ینی ئەوانەی کە دەیانەوێت دەستگوکە بخەنن ناو دەرزیەکەوە یعنی ئەوانەی فۆکسەکەن عادەتەن زیاتر ئەزیێت دەخۆن لەوانەی فۆکس ناکەن ئەوانەی ئەدی و نووسەرن ناچارن فۆکسکەن ینی زوومکەن لەسەر حاڵەتێک لەسەر لێکدانەوەیەک لەسەر بیرکردنەوەیەک لەسەر هەستێک بێگومان بۆیە دەبینی زۆر لە مەسەلەن لە ڕوخساری ئەدیبان نووسەران هونەرمەندەکان باشترن هونەرمەندەکان ژیان دۆستترن تۆ ببینە گۆرانی بێ ژیان دۆستترە لە بەشەی یەکەمی پرسیارەکەم شاعیر بوون نیعمەتە یان نەفرەت خۆی نیعمەتە بەلایەک و نەفرەت شە بەلایەک ڕەنگە نیعمەت بێگە شاعریشی باش بی تەبانم باسی هەموو شاعرێکی ناکەین ینی ئەوە شاعری باش کەمە لە مێژوو خۆ دەزانی ینی لەناو هەزاران ئەگە دووری دەرچی نیعمەتە بۆ ئەوانەی جۆری دەگرن بۆ ئەوانەی دەیخوێننەوە و ڕەنگە نەقبەتیش بی بۆ خۆی ینی
لە بروی ئێمە بینیمانە ئەدیبانی ئێمە ئەو من شتێک بۆ بژێڕمەوە لەسەر نیعمەتی نەخمەتی ئەدیبان من کاتی خۆی کە مێژووی ئەدەبیاتی کوردی کە منداڵ بووم ینی مثلا ئەوەی ڕەفیق حلمی مامۆستا ڕەفیق حلمی مامۆستا عەلالی سەزادی ئەوە حتا دکتۆر معرف خەزەرداریش مێژووی ئەدەبی کوردی و ئەدەبیاتی کوردی دەخوێندەوە زۆر معجیب بووم بە وێنەی شاعیرەکان یعنی دەبینی نالی وەکو سوڵتانێکی عوسمانی وێنە چێشراوە مثلا جامانەکەی و مرواری پێوەیە و لوتێشی باریک و جوانی هەیە و بەوی قاردانیشتووە مثلا سالم دەبینی هەروەتر لە شایەکانی ئیمپراتۆرەتی ساسانی و ئیمپراتۆرەتی ئێرانی دەچوون یانی دەمگوت ئاوە بە قیمەت و بە هەیبەت و بە ئەوانن دواتر تووشی سەتمە دەبم لە بینینی دوو وێنە بینینی وێنەی زێوەر بەڕەحمەت بێ لەگەڵ قانع کە دەبینیم مثلا زێوەر زۆر ینی پەرپوتە لە ڕووی جلو بەرگ و ئەوانەوە و چەند گەورەیە لە ڕووی شعریەوە و قانع چەند پەرپوتە لە ڕووی جلو بەرگ و ڕوخسار و هیلاکی ئەوانەوە و چەند گەورەیە لە شعرا تووشی ئەو سەدمەیە دەبم کە من پێم وا بوو شاعیر بوون نەعمەتەوە دەبێ ئیمپراتۆر دەبێ سوڵتان من منداڵ بووم کە وێنەی مستەواژی کوردیم دەبینی وێنەی مەحویم دەبینی وێنەی با بڵێن حاجی قادرم دەبینی وێنەی شێخ ڕەزام دەبینی لە کتێبەکانی مێژووی ئەدەبیات کەمە منم نەماتی پێ دەڵێن شێوەیەکە لە شێوەی سکێچکردن یان شێوەیەکە لە بە قەڵەم نەخشاندنی دەموچاو دواتر لە پێشەکەی مامۆستا بابەجان باسەکە کە عەلالی سەزادی داوا لێ کردووە نالی وابێ و ئاوە بەهەی کەل بێ و لوتی بچووک بێ و دەمی بچووک بێ و چەناگەی باریک بێ و تێگەی چۆنە ئیترە من تووشی سەدمە دەبم لەوەی کە پێم وا بوو شاعیر بوون نەعمەتێکی سوڵتانیە یان نەعمەتێکی پاشایەتیە من حەزم لێ وەکو ئانم لێ بۆکو ئان بەوی قار و جوان بووم و نازانم چی دواتر کە ڕسم حەقیقەکانی دەبینم دەزانم شاعیر بوون چەند نەخمەتەشی گەورەیە کاک تەڵات هیچ لە خەونەکانت ئەوەی لە خەونتدا دیوتە بووەتە ئیلهام بۆ تێکستێکی شعری ئەگەر هەبووە خەونێکت بووەتە تێکست دەتوانی پێم بڵێ کام تێکستت جارێکیان داپیرم بە ڕەحمەت بی هاتە تەوان داپیرم پێش داکەم مردووە داش داکەم هاتە خەونم گوتی کە ئەمن مردم داکرد چی کرد ئەوش بۆم دەژێڕایە بەم ژێڕایەوە کە ئێمە هەمومان شێوا بووین تەنانەت گڵۆپماندا نەگیرساند فانۆسێکمان داگیرساند بوو فانوسمان پێکرد چکە شێوا بووین هەتا دواتر دراوسەکان هەر گڵۆپیان داگیرساند یعنی بە دیار تەرمەکەەوە دانیشت بووین یەکەم مردوشمان بوو لە عایلەکە یەکەم مردوو زۆر زەحمەت دایکم دەگریە پرچی خۆی دەڕێنیەوە لە خۆیدا ئەوانە و دەنووزایە و دەلاڵایە ئەوانە لۆم دژێڕایەوە یەک بە یەکە بۆ داپیرم دژێڕاوە لە خەونەکە کە داکەم چی لێ بەسەر هاتیە چۆن لەسەر قەبرەکە گریاوە چۆن لە خۆیدایەوە ئەوانە تا هەموو بۆ ژێڕایەوە وتی تەواوی وتم بەڵێ ویدی باشە تۆ ئاگال لە خۆبی چکە بمری ئەمنیش ئاوا دەکەم یعنی ئەگە تۆ بمری چت بۆ من ژێڕایەوە دایکت چی کردیە ئەتۆ شتێکت لێ بێ منیش ئاوام بەسەر دێ هەلوێ دەبی ئاگال لە خۆبی ئەو کاتی فترێک بنە خۆش بووم شەکرم زۆر بەرز بوو ئەوانە ساعتم باش نەبوو ئەوانە ئیتر هاتە خەونم بۆی پێگوتم کە هەرچی داکرد لۆمنی کردیە لە مردنی من ئەتۆش بمری هەمان شتت بۆ دەکەم ئیتر ئەوە بوو بە تێکست دیانی هیچ لە یادا و تێکستە بڵاوم نەکردوتەوە لە کتێبە تازەکەمدایە بەڵام باز لەوە دەکا کە ئینسان دەبایە دوو جار ژیابە چکە جارێک بەش ناکە جارێکە تا فێرەبی عمر ڕۆی یعنی تا فێر دەبی هاوڕێتی چییە مناڵ چییە پاشەکەوت چییە ماڵ چییە ژن چییە توزانم مثلەن ئەو هەموو کاتی بەزاعددایە و بە دوای خەونەکانی خۆت نەکەوتوی و ئیلا ئاخری یعنی ئینسان دەبایە دوو جار بژی یعنی جارێک فێر بێ و جارێک تەطبیقی کە چکە بەجارەشی تێکستەکە باز لەوە دەکا کە ئینسان دەبایە جارێک لە خەو نابژی و جارێک لە واقع یعنی دوو جار ژیابایە دوو جار لە زەمەنا ژیابە بۆی ئەو ئەوانەیە کە لە خەونی شادەبینی بینتە ناو واقع کاک تەڵات کاتێک وشەیەک هەڵدەبژێری هەز بە چ جۆرە بەرپرسیارەتێک دەکەی بەرامبەری ئایا وشەکان گیان لە بەرێن دەبێ بە هەستیاری و مامەڵیان لەگەڵ بکەین یان شتێکی
بێجیان و ئاساییە هەر چۆن بەکاریان بێنین بۆ لە لای شاعیرێک بۆ نووسری کورد بەرپرسیارەتە لە بروی خودزانی کورد شعری بەش شعر نییە کاکە فەرمان ئێستا لە ئەوروپا شعر بەش شعرە ئابووری لای کۆمەڵێک پسپۆرە ڕاگەاندن لای کۆمەڵێک پسپۆرە پەروەردە لای کۆمەڵێک پسپۆرە زانکۆ لای کۆمەڵێک پسپۆرە سیاسە لای کۆمەڵێک پسپۆرە ئێمە لەبەرەوەی منهەجە علمیمان نییە میتۆدە زانستیەکانمان نییە ئێستاش مەسلەی بابڵێن کورد بوون مەسلەی پاراستنی فەرهەنگ مەسلەی پاراستنی زمان مەسلەی پاراستنی ئەخلاقی گشتی مەسلەی حتا ئابووری و سیاست و سیاستکردن نەزانتیش هەر خراوەتە سەر شانی شعری هێشتا شانی شعر ماوە یعنی شتێک نییە من هەویرێک بێ بۆ هیچ نەشێ بەس وەکو بۆرەک بەکاری بێنم بۆ تیمسالێک ناننا شعر لە لای کورد هەویرێکە بۆ ئاوارەیەک دەبێتە کولێرە بۆ عاشق دەبێتە کولیچە بۆ فلان دەبێتە نان یعنی هەتا ئێستا شعر کۆمەڵێک بەرپرسیات لەسەر ماوە لەسەر ئینسانی کوردی لە ئەوروپاوانە لە ئەوروپا شاعر بە شاعرە نە سیاسیە نە ئابووری ناسە نە زمان دەپارێزی نە ئەرشیفینەتەوەی دەپارێزی نە ڕێزمان دەپارێزی شعرە و لە خۆی تاقیێکاتەوە بەڵام موسسات شتەکان کە دەپارێزی کورد لە ئەنجامی نەبوونی ئەو میتۆدە زانستیانە هەمووی لەسەر شاعر کەوتووە و شاعر بەرپرسیارە لە زەوقی گشتی زۆر جاران ینی لە جوانبینین لە جوانبینی زەوقی گشتی یعنی زۆر جاران مەسلەی بەکارهێنانی کەلیمە دەبێت تۆ سیاقەکەی بزانی چونکە ئێستا بۆ نمونە ئێستا مشک لە ڕووی بایۆلۆژی و هیچ فەرقی لەگەڵ بەرخێک وایە بە زەڕە فەرقیان نیە یعنی لە ڕووی بایۆلۆژیەوە ئەو دەمار و خوێن و گۆشتەی مشکەیەتی هەمان بەرخەیەتی مەسەلەن ئەتۆ لە دعوەتی من بی لە ماڵی من ماڵی برای خۆتە تەبعاً بە تۆ بڵێم مشتێک لە ناو بامیە ناو تو ناتوانێت خواردنە خۆی زانی بەڵام ئەگە بڵێم پشتە مەغزەی تێدایە یان نازانم زۆر پێ وایە چاکەم لەگەڵ کرد بەڵام لە ڕووی بایۆلۆژی و مشک و گۆشتە بەرخەکاریەکە لە شعری شاوایە لە شعریە تۆ کە وشەیەک بە غەڵەت بەکاردانی ڕستەیەک بە غەڵەت بەکاردێنی بەرپرسیاریتەوە دەبێت کە ئەمە سفری و دەیخوا یەکێک دەیخوا ئێتر تۆ ناکرێت ناوی مشتێک ناوبامێ بێنی ئەم دێڕە زەرەر بە تێکستەکە دەگەێنی ئەم دێڕە زەرەر بە سیاقە ستاتیچیەکە دەبینی ئەو مەسئولیت ینی وەکو مەسەلەن تۆ ببینی میسی لە مەلعەب تفێ لە لاعیبێ بکە مەسئولیتە ینی بەس خۆی بە زیاری نییە لێرەش تێکستەکە بە زیاری نییە یاری زمانەوانی بی بێکی دادەی ئەوانە بە تایبەتی بۆ شارانێک کە ناسراون و خەڵک دیان خوێنێتەوە ینی دەکرێ یاخیبی هیچ ئەتیبارێک چکە خۆ دەزانی زمانی شعری ئەخلاقیتیانە یعنی ئەو ئەخلاقی لە ئاخاوتنا هەیە لە حەڵقەکانی ڕابردوو باسمان کرد ئەو ئەخلاقیاتانەی کە ئەخلاقیاتی بەکارهێنانی زمان لە زمانە گشتیەکەیان لە ئاخاوتنە لە شعرانیە لە شعرا دەتوانی بەڕەڵاوی ینی ئەدیبی ئێمە زۆر جارا مشکلەکەی لەوە لە ناو تێکستا زۆر تەقلیدیە لە ژیانی خۆی زۆر یاخێ قەرزە خوابێ مەوعیدا پرچی درێژ کردیە خۆی ناشوە نەزانم چی بەڵام لە تێکستەکە ببینە وەکو جلالی میرزا کەریمی شەستەکان دەنووسێت خۆی مەفروزە ئینسان لە دەرەوە پیاویش بەڕێز بێ لەبەر عەلاقە لە تۆ قودوەی بۆ منداڵەکەت بۆ برایەکەت بۆ خێزانەکەت بۆ عایلەکەت دەبێت کەسێکی بەڕێزبی لە دەرەوەی تێکست لە ناو تێکستە متەمەڕێت سەربەست بە ئازاد بە بەرەڵاوە بەڵام بەرەڵایی بۆ لە پێناو تێکشکاندنی ڕۆتینی ئەوەی جوانی دروست ناکە بۆ بەوەستی ستاتیکا خۆ دەزانی لەگەڵ ئەوەشدا کە تۆ ئاگاداری ئەو هینە نەبووی ئاگاداری ئەو سیاقە نەبووی زەرەر بخۆت و بە تێکستەکە دەگەینی و میزاجی عامی خوێنەرەکە شتێکە دەی ڕاستە کاک تەڵات ئەگەر شعرەکانت بۆ نمونە تابلۆ بووان یعنی لە کاری چ شێوە کارێک دەچوون ئەگەر موزیک بان بۆ نمونە لە ئاواز و دەست و پەنجەی کام موزیسیان دەچوون ئەگەر شێوەکاری وایە دڵنیام بە دوو شێوەکارە چوو یەکیان ئەو ساڵ لە دەستماندا بەداخەوە پیاوێکی گەورەی ئێمە بوو مامۆستا قەلەنی جەمیل لە هەمان کاتدا ئەو هینەی ئەم بەریە کەوتنە سەیر و سەمەرەی کە ناو تێکستەکانی من جار بەجار دەبینرێ لە لێدان و وەشاندنی فلسەکانی وهەبی ڕەسوڵە دەبینیەوە
وهابی ڕەسوول زۆر زیرەکە لە بەریەکەوتنی ڕەنگ و لە دروستکردنی ڕەنگ و من زۆر معجب بوومە بە مامۆستا وهابی ڕەسوول لە سلێمانی و هەروەها بە مامۆستا قەرەنی جەمیل لە هەولێر. ئەگەر مۆسیقا وایە دەکرا محەممەد عەبدولوهاب بێ، چونکە محەممەد عەبدولوهاب بە من شتێکی لێ فێر بوومە زۆر جاران لە تێکستیشە بەکارم هێناوە. محەممەد عەبدولوهاب کۆپڵە یەکەم زۆر زانستی دەڕوە، زۆر ڕۆتین لە لەحزەیەکدا لە تەنگەتەدا بە تەحویلێکی مۆسیقایی، یعنی لە ئاخیرا من ئەگەر جێبدێ محەممەد عەبدولوهاب زۆربەی وایە زۆر ئاسایی دەڕوا، دواتر لە شوێنێکە لێتەدا یعنی وەکو ئەوەیە پێ بکەین لەگەڵی سوحبەت بکەی لەگەڵی یەک قسە دەکا یەکسەر چاوت پڕاوەکە، یان تۆ لە گەرمەی گریانە یەک قسە دەکا خەندە دەکەی و دەڕۆی. ئەگەر مۆسیقا وایە دڵنیام یان هیوادارم محەممەد عەبدولوهاب وایە، چونکە من ئێستاژ ئەو پیاوە لەگەڵ دەسمە عالەمێکی تریانی. کاک تەڵات شاعیر زۆر جار باسی ئازاری کەسانی دیکە بۆ نمونە وەکو ژن، پەنابەر، شەهید ئەوانە دەکاتن. سنووری ئەخلاقی ئەم کارە لەکوێدایە؟ ینی شاعیر مافی هەیە ببێتە قسەکەر لە جیاتی خەڵکی دیکە؟ خۆی ئەم پرسیارە زۆر دقیق و جوانە. من لە یەک دوو تێکست تووشیە و مشکلەیە بووم. مەسەلەن کە عەبدوڵڵا جێبەگوارام نووسی زۆر مەبەستم بوو منداڵەکانی عاجز نەبوو بن، کە هیچیشیان پەیوەندی پێوە کردم لە ئەڵمانیا بوو، یەکەم قسە گوتم بەس تۆ عاجز نەبووی منیش کەم ناوێ تێکستەکە بەلای خۆی هیچ کێشەم نیە، بەس تۆ چکە من چیرۆشی بابی تۆ بکەمە ناو تێکست و بهێنمە ناو تێکست و تەسەڕوفی پێ بکەم بەبێ پرسی تۆ زەحمەتە. بە پێچەوانەوە سوپاسی کردم کە من ئەتیبارێکم بۆ باوکی ژێڕاوەتەوە هەموو قسە و قسەڵۆک و بوختانەوانم هەموو ینی تەفروت و ناکردیە و حەزمی حەقیقی و جوانی حەقیقی ئەو پیاوەم ژێڕاوەتەوە. ئەوەی جەنابەت باز دەکەی زۆر ڕاستە. زۆر جاران ئەدیبی ئێمە نووسەری ئێمە تووشی ئەو مشکلەیە دەبێت. حادیسەیەش زۆر جوانەیە هی مەلایەکە لە باڵەکایەتی لە شارە زۆر حادیسەیەکە زۆر بۆ ئەدەب دەشێەوە ئەوانە تۆ کە داوای یارمەتی لێ دەکەی بنووسیەوە ڕێگەت پێ نادا، زۆر سەرنج ڕاکێشە. من لە تێکستێکی تریش تووشی ئەو مشکلەیە بووم، ینی من بە فەنتازیای خۆم شتێکم لەسەر ئەنفال نووسی بوو بە ناوی منداڵە شەروال مۆرەکەی دیالە لە منتیقەی پشت کفری کە من ئیشم تیا کردووە، ئیشی ئەڵغام تیا کردووە، منتیقەیەکە بینی سنووری بینی کورد و عەرەبەوانە، لەوێ داربەڕوویەک چەکەرە دەکا چۆ دەکا وەسفی داربەڕۆکەم کردووە کە داروپەڕ لەو منتیقە عەرەبەت دەکا، ینی دواتر کە ئێمە بە ئەلغام دەچین و کەشفیەکەین و ئەوانە دەبینم عایلەیەکی کوردە ئەنفال کراوە، یەکێک لە مناڵەکان کە شەروالێکی مۆری لە بەرایە بەڕوەکی لە ژیرفانە، ئەم بەڕوە دەبێتە داربەڕوو. ئەم چیرۆکەی ئەم منداڵە شەروال مۆرە مەسەلەن دەیان تەلەفۆنم لۆ هات لە خەڵکی باسی گوندێ دەکرا بە ناوی ناساڵح، دەیان تەلەفۆن سەدان تەلەفۆن حتا وابزانم مدیری ناحیە و مدیری بەلەدیوانش قسەیان تیا کردبوو کە ئەمە کەی عەرەبی تیا بوو، ئەمە کەی حادیسە بووە و ئەمە کەی داربەڕوو هەبووە و نازانم چی. من قسەم کرد وتم براکەم ئەمە فەنتازیای منە، دواتر ئەمە بە ینی منتیقەی و منتیقەیشی قوربانی دەرە، جا بەڕاستی گرمیان ڕەنگە لە کوردستان کەس بەقەت گرمیان قوربان هەموو کوردستان قوربانی دەرە بەڕاستی، بەس گرمیان حاڵەتی زۆر تایبەتە بە تایبەتی کفری و کەلار و ئەو حەوزە ینی بەڕاستی تایبەتە، یعنی دەبێ لا پیرێژن بینی و دەستی ماسکەی منداڵ بین و دەستی بەسەرا بێنی، یعنی هی ئەوەیە بەبێ ئەوەی بیناسی دەستی ماسکەی، چکە چیرۆشیشی مەرگەساتی و چیرۆژش نەهامەتی لە پشتەوەیە دڵنیابە. ئیتر زۆر تووشی ئەوە بوومە تۆ چۆن گوندیمە بەکاردێنی گوندیمە کا عەرەبی تیا بوو، یعنی باسی ئەم فەنتاسیایان نەدەکرد کە وەکو منتیقەیەکی قوربانی دەر کردومەتە سمبولی ئەنفال و سمبولی بێدادی و سمبولی ستەمی باس ئەوەیان دەبینی کە واقعەکەیان دەبینی، واقعەکە ئەوەیە ئەو داربەڕوە هەیە نادە و گەڕانی داربەڕوویە نییە، گەڕانی نەکوا داربەڕۆکە لە چەندرە پێمان نیشانە. ئیتر زۆر جاران لە بینی فەنتازیای خۆت کە تۆ بە خەیاڵێک دەنووسی بۆ مەبەستێک دەنووسی و لە بینی واقعی ئەو خەڵکە
مەسەلەن زۆر جەناوایان زانیوە من زۆر عاشقم لەبەروی تێکستی عاشقانە دەنووسم نا بەڵام خۆی کتێب ئەم کتێبە وەکو سوپەرمارکێت وایە دەبێ هەموو شتێکی تێداوێ ناکرێت بەس نوقڵی تیاوێ یعنی تو ئێستا دەچیا سوپەرمارکێتێک مەسەلەن نوقڵێک دەکڕی بۆ منداڵەکەت بەس یەشتر هاتووە پلایزی دەوێ یان دەرمان مشتی دەوێ تۆ کە نوقڵەکە دەکڕی دەری باش دەرمان مشکل بۆ لێرە چ بکایانی بۆ لێرێ دەرمان مشکل بەڵام ئەتۆ ئیشت پێ نییە کەشکە ئیشی پێە بۆیە دەبینی زۆر جاران ئینسانی نووسەر ینی کۆلێکشنێک دەدا بۆی ئەتۆ لەم کتێبە هەرچۆنێک بێ نیتە دەرەوە گەدانەیەکت بەدڵ نەبێ عاشقی بەدڵ دەبێ خاوەن تازیێ بەدڵ دەبێ منداڵت بووە بەدڵت دەبێ نەهامەتی تێ بەدڵ دەبێ خۆشی تێ بەدڵت دەبێ زۆر جاران لەبینی فەنتاسیە خۆت و لەبنی با بڵێن بینینی صرف واقعانەی خەڵکەکە ئیتر احتیاجی اعتیبارێک بۆ ئەو خەیاڵ و بۆ ئەندێش و بۆ ئەو پەیام و تارگێتە دانانێن کە نووسەرەکە هێتی کاک تەڵعات ئەگەر پرسیارێکی دیسان لەسەر شعری تۆ بکەم ئایدیاڵیترین خوێنەر بۆ شعری تەڵعات تاهیر چێە ئایا ئەو کەسەیە کە لەگەڵ شعرەکانت دەگرێت یان کەسێکە کە شعرەکان دەخوێنێتەوە پرسیاری بۆ دروست دەبێت من هەموو خوێنەرەکانم جیاجیان یان خوێنەرم لەو سەری ڕاستەیە تا و سەری چەپ لە کۆمونیستە هەما لە ئیسلامیە هەمە لەو پەڕی بادنیان هەما لەو پەڕی هەورەمان هەما باشە ینی زۆر جیان ئایدیان جیایە بۆ پێشم وایە ئەدەبی باش دەوی بە ئەدەبی هەمووان بێ مە زۆر بازی ئەوماندای ئەدیبمان ئەدەبی هەموو نەبووە ینی ئەدیبی لایەنگیری حزبەکی سیاسی بوو یان لایەنگیری ئاراستەیەکی ئایدۆلۆژی بووە و ئەوانی تری دۆڕاندیە بەڵام میسالی ترین خوێنەری من ئەوەیە کە کەفی بە شارم نایە و حەزی لە تێکستەکانی منە من زۆر دڵم بۆ خۆش دەبی یعنی یەکێک شاعیروی بڵێ شعرەکانی تون بەدڵە نۆرمەڵە ینی بەڵام یەکێک هەیە دێ بە من دەڵێ فیتەرێکە شووتی فرۆشێکە مریشک فرۆشێکە دەڵێ مامۆستا من هیچ کیفم با دەبنای هیچ یان جاروێ دکتۆرێکە تەبیبێکە یان مهندسێکی معماریە مەسەلەن هیچ کیفی با دەبنایە پێی وایە صرف علمیە کەچی تێکستەکانی خۆش دوێ من میسالیترین نووسەر لای من ئەمەیە ئەوەی کە کەیفی بە شعریش نایە باوەڕت بێ من زۆر جاران یعنی وەکو هەموو ئەدیب و نووسرانی کورد بۆ میدیاکارانی کوردی ژەوانی بەجددی ئیشەکەنەوەوانە لە لەحزەیەکدا تووشی خێ بە ئەمەل دەبن خۆ دەزانی یعنی ئەوە چییە عمرم بەزایە 40 ساڵە کاسبیش کەم کردای باشتر بوو هەندێک حاڵەت دەبینم پەشیمان دەبمەوە لەو قسەیە مەسەلەن دەبینم یەکێکە بە مانتۆڕی تەڵەبات مانتۆڕی تەڵەبات بەو گەرمایە خوزەیەکی لەسەرە سوور بۆتەوە مانتۆڕەکەی سوور بۆتەوە هێوەنیە سەر دانیشی دێ ڕادەگرێت دەرێ کاکتەڵ ڕسمی بگرین بەس خێرات کە خواردنەکە سار نەبێتەوە مانتۆری تەڵەباتە خەمی ئەوەی خواردنەکە سار نەبێتەوە و خێرا ڕسمەکە دەگری ئیتر زۆر ینی هەز بە بەرپرسیارەتی دەکەم و هەز دەکەم عمر مەزایان نەچوو وەکو گوتیشم ئێمە میلەتی زۆر باشمانەیە یعنی باوەڕکە میلەتی کورد یەکێکە لە طبعا کورد هەندێک ئەدگاری سەیسەریە مثلا لە هەموو ژیانی میلەتیش توریست نەبووە ینی هەموو حرەکەی کوردی تیارش نەتەقاندەوە دەزانی سی گوندی نەسووتان 300 کەسی بەیەکەوە سەر نەبڕی ینی میلەتیشی تیرۆریست نییە میلەتێکە بەس فەرمیش لێ بکەی چی مەدی لەبەر دەرگا بڵێ فەرم و ماڵی خۆتە ماڵی برای خۆت هیچیش ناخوا گەچی میلەتی دنیای پێ میلەتی ئێمە نووسەری ئێمە هونەرمەندی ئێمە سیاسی ئێمە بیرمەندی ئێمە حەق نییە بەی شێوێ غرور بیانگرێ سەبارەت بەو بەرامبەر ئەو میلەتە چاکەیان کاک تەڵعات شعر یارمەتی داویت برینەکانی خۆت ساڕێژ بکەی یان باوەڕت بەوە هەیە پێشتریش لاڵقەکانی دیکەش پرسیاریم لێ کردی بەڵام ئەگەر بە کۆنتێکستێشکی دیکەی جیاواز باوەڕت بەوە هەیە شعر بتوانێت دەردەکانی کۆمەڵگا چارەسەر بکە چارەسەر ڕەنگە شعر بتوانێت بیرکردنەوە بگۆڕێ بۆی ڕەفتار بگۆڕێ شعر بەزەوەی پێدەکرێت شعر نا موچێ پێدرێ نا شۆڕشی پێدەکری و دەزانی نەمشتەماعی پێدەگۆڕێ نرخی بنزینی پێهرزان دەکرێ بەس دەتوانێت بیرکردنەوە بگۆڕێ بۆ ئێ ڕەفتار بگۆڕێ یعنی کەسێک کە مەسەلەن لە ناو سیارەکەی دە بە ئاوەکە فرەنادێتە سەر شەقام ئەو بیرکردنەوەی جوانە بووە ڕەفتارەکەی جوانە خۆ ینی بیرکردنەوە پێش ڕەفتار دی دەبێت ڕەفتار جوان بێ بۆی بیرکردنەوە جوان بێ شعر بەس توانێت لەسەر بیرکردنەوە ئیش بکە لەسەر بیرکردنەوەی باشێک بەرامبەر منداڵەکەی هاوڵاتێک بەرامبەر بە شارەکەی
کوردێک بەرامبەر بە غەریبەیەک دەتوانێت لەسەر شتەوردەکانی ئینسانی ئیش بکە بۆی بیرکردنەوەی بگۆڕێ و بیرکردنەوەی جوان بێ دەنا شعر زۆرجاران موسەکینە ئەوەندە عیلاج بێ بزانی بۆ خودی شاعریش بۆ خودی شاعریش بۆ نمونە ئازار و برینەکانی تۆی ساڕێژ نەکردووە سەیریکە زۆر جاران وەکو پەرستۆڵ وایە هیچی پێ عیلاج ناکرێ بەز تۆ 2 ساعت دەنوی بەبێ ئازاریانی یعنی شکستێکی گەورەت هەیە مثلەن خۆشەویستێکت هەیە لە پێناو پارەیە شووی کردو ڕەنگە بە دوو تێکس بدوو گۆرانی سەبوریت بدا زۆر جاران ئەوەی نیشە دەڵێ ئەگەر هونەر نەبووایە واقعدەی کوشتین ئەگەر ئەدەب نەبووە زۆر جاران واقعدەت کوژێ ینی و ئینسان مەزیزیەکە لە نێوان خەیاڵکردن و لە نێوان واقعی خۆی لە نێوان ئەو چیرۆکەی دەوێ پێی بگا و ئەو چیرۆکە بەڕاستەقینەی هەیە من کاتی خۆی بیرمە کە بوون و نەبوونی سارتەرم خوێندەوە تووشی شۆک ملەوەی چەند من هەیە یعنی وازنم زۆر دەمێکە خوێنمەتەوە بەڵام وازم 8 نووسیوە 12 نووسیوە یعنی تەڵعات خۆی چۆنە و پێم وایە چۆنە و لە حقیقەتدا تۆ چۆم تێنگەی و پێم وایە چۆنم تێدەگەی یعنی ئەگە بیژمێرم 5 ینی هەژنەوە خودا یعنی ئەو خوددانە هەمووی خەیاڵین خۆ دەزانی من خەیاڵی من پێم وا دەڵێ مامە فەرمان ئەوها لە من دەڕوانێ و لە ڕاستیدا تۆ چۆن لێم دەڕوانی و لە ڕاستە خۆشم چۆنم ئیتر بینە ناو حدود و سنووری بینی خەیاڵ و واقع نییە خۆ دەزانی کاک تەڵات ئەو گفتوگۆ و گەنگەشەیە بەردەوام دەبێت لە ئەڵلقەکانی داهاتوو لە ئەڵلقەیە کاتمان نەما بینەران و بیسەرانی تۆڕی میدیای ڕوودا و پۆدکاستی بیودووەم تا ئەڵلقەی داهاتوو هەرشاد